کوردستان ڕیکۆردی بەلجیکا دەشکێنێت و 570 ڕۆژ بەبێ حکوومەتە. یەکێتی وەڵامی پارتی دەداتەوە و دەڵێت پلانە نوێیەکەیان مەسرور بارزانی دەکاتە پارێزگار. مەزلوم عەبدی پەیوەندی لەگەڵ تورکیا پشتڕاست دەکاتەوە و وردەکاریەکان ئاشکرا دەکات. هەرێمی کوردستان ڕیکۆردە مێژوویەکەی وڵاتی بەلجیکای لە دواکەوتنی پێکێنانی حکوومەت تێپەڕان دوای تێپەڕبوونی 570 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی 20 تشرینی یەکەمی 2024. هێشتا کابینەی نوێ پێک نهاتووە لە کاتێکدا ڕیکۆردی پێشووی جیهانی لای بەلجیکا بوو بە 541 ڕۆژ. جیاواز لە ئەزموونی وڵاتان حکوومەتی هەرێم بەردەوامە لە پیادەکردنی تەواوی دەسەڵاتە جێبەجێکاریەکان سەرڕای پەککەوتنی پەرلەمان و غیابی چاودێری یاسایی. ئەم چەق بەستویە سیاسیانە ڕزایەتیەکی فراوانی لێکەوتۆتەوە و تانەی یاسایی زۆری لەسەر شەرعیەتی مانەوەی دامەزراوەکان دروست کردووە. یەکێتی لەبارەی پلانی پارتی بۆ کاراکردنەوەی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی نوێ کە دەیەوێت ژمارەیەک پەرلەمانتار ڕازی بکات و بەبێ یەکێتی پەرلەمان کارا بکاتەوە هاتە دەنگ. لەم بارەوە سەرکۆ ئازاد گەڵاڵی پەرلەمانتاری پێشووی یەکێتی ڕاگەیان لە ئاگەری کاراکردنەوەی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی هەرێم بەبێ یەکێتی مەسرور بارزانی تەنها دەتوانێت ببێت بە پارێزگارێک. ناوبراو وتی ئەگەر پارتی بیەوێت بە تاگڕەوی خۆی بسەپێنێت ئەوە دڵنیابن دەسەڵاتەکانیان تەنها تاوەکو دێگەڵە دەبێت. ئەو پەرلەمانتاری پێشووی یەکێتی ڕاگەیان کە بافڵ تاڵبانی زۆر بەڕوونی ئەوەی وتووە کە بەبێ ئۆکەی یەکێتی جارێکی دیکە مەسرور بارزانی ناتوانێت ببێتەوە سەرۆکی حکوومەت. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە نوێترین لێدوانیدا ئاشکرای کرد کە لە ئێستادا کەناڵەکانی پەیوەندی و دیالۆگ لە نێوان ئەوان و تورکیادا کراون و بەردەوامیان هەیە. عەبدی ئاماژەی بەوەدا کە هەردوو لە سەرقاڵی تاوتوێکردنی چەندین پرسی ئەمنی و هەستیارن بۆ سەقامگیری ناوچەکە. فەرماندەی هەسەدا هیوای خواست لە قۆناغی داهاتوودا ئەم پەیوەندیانە زیاتر پەرەیان پێ بدرێت و سڕتر بکرێنەوە. هەروەها جەختی لەوە کردەوە کە پێویستە تورکیا ڕۆڵێکی ئەرێنی و کاریگەر بجێڕێت لە جێبەجێکردنی بڕگە و بەندەکانی ڕێکەوتنی ئەم دوایەی نێوانیان بە مەبەستی کەمکردنەوەی ئاڵۆزیە سەربازیەکان و دابینکردنی یاسایشی سنوورەکان.